اما کرکرا و هاریکار را بوینه بگریدانا معرضه کو کارن دستی هاتی نچکرن جلای آواره آن رخ زاخو دهوکه اف کارن دستی هر وانا چکرینه به خولن فربونه دا و رياضة معرضة ام ديوان كار دوانا تشيكرين فروشين وبرهمه هر ديوان زغري تبع کارو تشتن و پیشانگه گریداین کارن دستی اف کارن دستی هندکش آوارا چکرینه و پناه هندا دیسان چندین تابلوی کارن دستی یعنی تابلوی شوکاری جی دهنه نمایش کردن دیسان جی کنفرانس اکل سر نهیلان و تندو تیجی جی دهده انجام دانه بەلای منەوە زۆر گرنگە نەک تەنها ئێمە چەخت لە تەواوکردنی پرۆگرامی خوێندن بکرێت دەکرێت لەگەڵ پرۆگرامی خوێندنە ئەو بابەتانی کە نزیکە لە پرۆگرامەکەوە داوا بکەین لە خوێندکاران خۆیان بە دوای کتێب بگەڕێن. گرنگەیەکی زۆری هەم لە ڕووی خوێندن باشکردنی خوێندنەوە هەم لە ڕووی چەند ڕوویەکی کەوە شتێکی زۆر باشە بۆ خوێندکار پێویستە بخوێنێت. پێشنیاری من زۆر شتێکی باشە ئەم پێشانگایە لە هیوادارم لە هەموو قوتابخانەیەکە هەبێت و قوتابیەکان بتوان سوودی لێ وەربگرن. خۆشبەختانە ئەمساڵ کۆمەڵێک کتێبی باشتر کۆمەڵێک کتێبی جیاوازترمان هێناوە هەموو کتێبەکانیشمان لەسەر کتێبەکان لۆگۆی ئاڵای کوردستان هەیە لە کتێبەکانی ئێمەدا بۆی زیاتر هەم پەیامێک بگەێنین کە ئێمەی کورد ئاڵاکەمان هەردەم زیندووە. ایرو ام سی خورد بون جباجار کی نزدیکی ویدن براستیم هات بون با فستیوالا سینما کردی تشکی جیش آنازی و گویا فستیوال وی باجار لایپزیگ چه بود از فکرت کم افسالات چهارایه هنگ کرد فیلم کردی هل بجارت نج هر چهار پارچه کردستان کی گل کی باش بو امجی ایرو بارا حاضر بون وک گروپک موسیقی چند ستران و آوازین کردی مگوتن هر چهار پارچه A lot of music, as you know, that was the movie from different Kurdish great singers. So I can say, yes, at least as a musical side, you can see. I am sure that for the German peoples, it is much more nice. So they are going to have a clear idea about the Kurdish culture, maybe. So it is important and totally support this.